ئێمە وەکو ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەستاین بە دابینکردنی جلوبەرجی زستانە لە پێڵا و لە قەمسەڵا لە جلوبەرێک بە هاوکاری خێرخوازان لەم وەرزی زستانەدا کە هەم باردۆخیشی قەیراناوی هەیە خەڵک بێموچەیە و خەڵک زەرورە بە جلوبەرجی زستانە بکڕی توانیمان ژمارەی 100 منداڵی بێدایک و باوک جلوبەرە بکەین بە هاوکاری خێرخوازان و دەوڵەمەندان. زۆر سوپاسی پرۆژەی بێنازانەکەین کە جلوبەرگی هاوینە زستانەمان بۆ دابین دەکات و هیوادارم لەم بەرنامەیە بەردەوام بن و سوپاسی خێرخوازانش دەکەین بۆ دابینکردنی ئەم جلوبەرگانە. سوپاسی پرۆژەی پێناسانەکەم ئینشاڵڵا ها بەردەوام ببن ئێمەش سوپاس دەکەین بەرەکەت بکەوێتە ماڵیە کە ئاوڕی لە بێباوکان داوە جلی دستانیان بۆ ئامادەکردن خوا خێریان بنووسی خوا پاداشتیان بدات و ئینشاڵڵا زۆر مەمنونی ئینگۆشین زۆر مەمنونی کەلاڵی پێیامیشین دەست و خۆش بخوا خێرا بنووسی هەرچەندە مناڵانی بێباوک پێویستیان پێەیە من بەخۆم 2 منداڵی هێتیم بێباوک بێداچشن من بە خێویانەکە من پولی وانم هیوادارم زیاتر ئاوەریان لێ بدرێتەوە بێ مەعاششن.